بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە گرژەکانی گەروی هورموز دەکەین. دیارە لە دوێنەوە گرژێکی نوێ لە گەروی هورموز پەیدا بووە، ئەوەش دوایەوەی کە ترامپ پرۆژەیەکی ڕاگەیان بەناوی پرۆژەی ئازادی بە قسەی خۆی بۆ ڕزگارکردنی ئەو کەشتیانەیە کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی دومانگی ڕابردووە لە گەروی هورموز گیریان خواردووە. باز لەو دەکە کە دەیەوێت جارێکی کە گەروی هورموز بکاتەوە. قسە سەرەوە دەکەین ئایا ئەم جارە ترامپ سەرکەوتو دەبێت لە کردنەوەی گەروی هورموز یاخود کارتێکی فشاری دیکە دژی ئێران بەکاری دێنێ و ئایا و گرژیانە کە لە گەروی هورموز لە دوێنێەوە سەری هەڵداوەتەوە ئایا سەردەکێشێ بەوەی کە جارێکی دیکە جەنگ ڕووداتەوە یاخود ڕوودانەوەی جەنگ ئەگەرێکی دوورە و ئایا دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا بۆ شکستیانی ناوە کارەکەی چی بوون ئەگەری هەیە لە داهاتوو دەست پێ بکەنەوە و گەماروی دەریایی ئەمریکا ئایا وای کردووە کە بێتە کارتێکی فشار لەسەر ئێران و ئەم گرژیانەی ئێستاش بەوەی کە لە دانوستان ئایا نەرمی زیاتر دەنوێنێت. ئەم پرسانە لەگەڵێک لە بەڕێزان ئەحسان زەڵمی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروە لە هەڵەبجەشەوە ئەرکان جاف شارەزای کاروباری ئێران قسەی لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین کە ئەحسان بەخێر بێن. ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز بزانە سەر هەنگاوە تازەی دۆناڵد ترامپ دوایەوەی کە شەڕ چ ڕۆژی خەیان ئاگربەست ڕاگەنرا دوای ئاگربەستەکە هاتینە قۆناغی گەماروی دەریایی ئەمریکا. ئێستاش ترامپ پرۆژەیەکی ڕاگەنەوە ناوی پرۆژەی ئازادی بۆکردنەوەی گەروی هورموز. پێتان وایە سەردەگرێ یاخود ئامانج لەم پرۆژە تازەیە چییە؟ بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو بۆ تۆ بۆ هەموو بینەرانیش. طبعاً شەڕی ئەمریکا و ئیسرائیل شەڕی ئەمریکا و ئێران ئەمریکا و ئیسرائیل و ئێران بە ئاوا بڵێن لە ڕاستیە چۆتە ناو هەموو ماڵێکەوە چۆتە ناو هەموو کون و قوژبنێکی ئەم وڵاتەوە. شەڕەکە شەڕێکی زۆر قرس و گەورە و گران دیار بوو، بەڵام دوایی وا دەرنەچوو کە لە ئەمریکا پێی وا بوو لە ماوەیەکی زۆر کورتا ئەتوانێت ئێران سامت کەەوە بە تەواوی لە ناوی بەرێ، بەڵام دوای 40 ڕۆژ هێشتا ئێران ئەتوانی بڵێ لە هێندێ ڕۆ بەهێز بوو بۆ ڕوبەڕووبوونەوە لە هێندێ ڕۆ توانی ڕوبەڕوو بێتەوە. ئەمەی کە ئێستا ئەگوزەرێ بە بڕوای من ئەمە سیناریۆی دووهەمە کە لە ڕابردوو ئەمانە پێچەوانە بوون، یعنی جاران گەمارۆ بوو جاران شەڕەکانی ڕابردوو پێوتین بگەڕێرەوە بۆ مێژوو هەموو مێژوەکانەوە بوون. یەکەم جار گەمارۆ بوو اینجا دوای شەڕ دەستی پێ کرد، گەمارۆی خستە سەری زەعیفی کرد لاوازی کرد وای لێ کرد تا کاتی لێیانەکە ئیتر لە ناو بچێت. بەڵام ئەمریکا پێشەوەی کە گەمارۆ بخاتە سەر ئێران ئەوە تا چی کرد؟ شەڕی دەست پێ کرد، ئۆپەراسیۆنی دەست پێ کرد، پێچەوانی کردەوە. دوای ئۆپەراسیۆنەکە کەزانی با ئۆپەراسیۆنەکە نیتوانی ئێران بە جۆرە لە جۆرەکان وای لێ بکا کە خۆی ئێوێ ینی خازعی کا بۆ هەموو بڕیارەکانی ئێستا هاتووە گەمارۆی دەست پێ کردووە. خۆی بەڕێز دەکەی لە ڤەنزوێلا سەرەتا گەمارۆیان دوای هەموو شەڕەکان پرۆسە سەربازی دژی سەرۆکی ڤەنزوێلا بەڕێوەچوو بەزەوەی ئێران قۆناغی دوای جەنگە بۆ کارکەی بڵێن چییە بۆ وای بە بڕوای من ئەمریکا لە شەڕ لەگەڵ ئێرانە یا لە ئۆپەراسیۆنەکانی بەرامبەر بە ئێران سەرکەوتوو نەبوو، بۆیە هاتۆتەوە گەڕاوەتەوە دواوە دیسان جارێکی تر ئیتر بە گەمارۆکان دەستی پێ کردووە. بۆیە ئەمەیەکێکە لەو سیناریۆیانی کە ئەمریکا پێش ئەوە بکە لە قۆناغەکانی ڕابردوو بینیوێتی لەگەڵ وڵاتانی ترا. ئێستا کە لەگەڵ ئێرانە ئەماکە ئەم گەمارۆی دەست پێ کردووە ئیتر ئەبێ سەرنجی وڵاتان سەرنجی جیهان ڕابکێشێ بۆ لای خۆی. بەچی سەرنج ڕاکێشە؟ ئێستا ئەم هەڵمەتەی کە دەستی پێ کردووەڵێ بۆ ڕزگارکردنی ئەو 2000 کەشتیە بازرگانەیە کە لەوە گیریان خواردووە خەڵکیان بەڵێ نزیکی 2000 کەشتی لەوە گیریان خواردووە. ئەم 2000 کەشتیە ئەڵێ خەڵکی تایە خەڵکەکە توانای نەماوە من بۆ ڕزگارکردنی ئەم خەڵکەیە چم. یعنی ئەمەی وای لێ کردووە کە ئەوێ بە سەرنجی دنیا ڕاکێشێتەوە بۆ لای خۆی کە ئەو عەلە ئەساس ئەمە مرۆڤ دۆستە و بۆ بەهانەی خەڵکەوە ڕوا بۆ ڕزگارکردنی خەڵکە ڕوا. ئەگەر وایە بۆ لە غەزە جارێک چاوین و قاندوو بە جارێکە زیاتر لە 150,000 کەس لە ناوچوو. ئەخۆمە بەڕاستی خۆ خەڵک خوێنەوەی هەیە ئەمڕۆ خەڵک چاوی ڕوونە بەرچاوڕوونە. ترامپ ئەگەر فریای ئەم خەڵکە کەماکەوێ کە لە گەروی هورموزا گیریان خواردووە ئەی بۆ لە ڕابردوو فریای ئەو هەموو خەڵکە نەکەوت لە غەزە لە سووریا لە عێراق لەکوێ ینی لێرە خەڵک بە کۆمەڵ کوژی لە ناوەبا لەوێش فریای کۆمەڵە خەڵکیەکەوێ. ئەمە بە بڕوای من تەنها گۆڕینی ئاراستەیەکی خەڵکە لە ترامپێکی بکوژ و خوێن ڕێژەوە
بۆ ترمپێکی فریادڕاست ئێستا ئاوای لێ بکە ئەم هەڵمێتایی بۆ ئەوەیە کە جارێکی دەر خۆی جوان کاری چێک ئێستا لە گەماروی دەریایەکە جگەلەوە لە جەنگەکە بڵێن کەس جگەلە ئیسرائیل لەگەڵی نەبوو بۆ گەمارە دەریایەکە ژووتی وەرن بەشدار بن کە بڵین 15 ڕۆژێکی گەماروی دەریای زیاترە بەرداوامە کەس بەدەنگی و ئێستاش بۆ ئەمە شەرداوای هاوپەیمانەتی کە تۆکاری چی بوو کە کەس بەدەمیەوە نەهات بۆ ئەم پرۆژە کە ناوی ناوە بۆکردنەوەی گەروی هورموز و وەکو بەڕێزوت ئازادکردنی و کەشتیانەی کە لەوێ خۆی لە ڕاستیە بە چەند خۆناغێک ترامپ لە ڕابردوو و لە ئێستاشا ترامپ متمانەی لە دەستداوە تەنانەت لە ناو وڵاتەکەی خۆشی چونکە ئەوەی کە بە قسە ئەیڵێ لە کردەوەیان نایبینی یعنی ترامپ لە هەموو ئەو لێدوانانەی کەیدا کە ئێستا چاوی هەموو ڕۆژنامەنووسانی لەسەر خۆی کۆ کردێتەوە ئەمڕۆ یعنی ڕۆژانە ئەو لێدوانی هەیە لێدوانەکانیشی زۆر جار پێچوانەی یەکەن یعنی ئەوەندە لێدوانی داوە ئەوەندە لێدوانی داوە ئیتر ڕۆژنامەنووسانی سەرسام کردووە کە نازانێ کامیان جێ خۆیەگرێت و کامیانیشی لەسەرکرێ بۆیە متمانەی لەدەست داوە لە لای خەڵکی خۆشی و لەلایەن بە تایبەتی هاوپەیمانەکانی خەڵکی دەرەوەی بۆیە ناهاتن بەدەمیەوە یان جاران پەیوەندی بە متمانەوەیە کە متمانەی زاخۆ پەیوەندی بەوەیە کە پێیان وایە ئەم ئۆپەراسیۆنە چ گەماروی دەریایەکە بێ چکردنەوەی گەروی هورمز بێ سەرکەوتو نابێ پێ دوایە گەر ینی سەرکەوتوو بە خۆت ڕێگەیە کە بە وڵاتانی تریژ نەداتن ناوی ئەگەر پێیان وا بە بەهێز ئەم پرسە چارەسەر دەبێ خۆی متمانەکە چییە کاک حەکیمیانی خۆی ئەمەیە ئەدەفەکەی کە چە نابێت باسیەکەی کەسێک کە متمانەی هەبێت لە ناو خەڵکا قسەیەکی کرد ئەڵێ فریاتانەکەوم ئیتر بێخەمن فریانەکەون ئەڵێ ڕزگارتانەکەم ئیتر ڕزگاریانەکە ئەڵێ بەهاناتانەوە دێن بەهانایانەوەچێ بەس لە ڕابردوو ترامپ بەو هەموو لێدوانە سەقەتانەی کە هەیبوون لە ڕابردوو وای کردووە کە هاوپەیمانەکانی هەر جارێ وتیبێتی واکەم وا دەرنەچووە وتیبێتی ئاواتان بۆەکەم ئاوا دەرنەچووە بۆیە متمانەی لەدەست داوە ئێستش کاڵێ وەرن با پێکەوە گەروی هورمز ڕزگارکەین با پێکەوە پرۆژە بازرگانیەکانمان بەڕێو بکەین ئەو خەڵکە متمانی نیە ئەڵێ نەخێت ترامپ تەنها و تەنها مەسلحەتی ئابووری خۆی بینێ مەسلحەتی هیچ کەسی تر حتا حازرە ئەمریکا بکاتە قوربانی بەرژەوەندی ئابووریەکانی خۆی بۆیە متمانەی نەماوە کام متمانەیە نەمایتر نایەن بەدەمیەوە جارێکی تر ئەو خەڵکە ئەو وڵاتانە ئەو هاوپەیمانانە خۆوانی استراتیژی خۆیانیان هەیە ئەوانی ژەبێ بەرژەوەندەکانی خۆیان تحقیق بکەن لەوەی کە دێن بەدەم ئەمریکا و لەوەی کە هاوپەیمانن لەگەڵ ئەمریکا ئەگەر بەرژەوەندەکانیان تحقیق نەبێ ئیتر نایە بەدەمەوە ئەویش وڵاتێکی خۆیەتی ئەو تا بینیمان هەندێک وڵات تووڕە بوون سەرۆکی هەندێک وڵات تووڕە بوون وەکەوەی ئەوە یعنی تووڕە بوون لەوەی کە ئەم هەڵوێستانەی ترامپ تعبیر لەوان ناکا لی جابوونەوە وتیان نەخێر ئێمە لەگەڵ ئەو شەڕ و لەگەڵ ئەو کوشتار و لەگەڵ ئەو ئاڵۆزیەی نین کە دنیای داگیر کردووە سپاس دەکەم دێمە خزمەتە دەچینە هەڵەبجە لای مامۆستاکان مامۆستا سوپاسی جەنابیشت دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێزی بزانین لەو گرژێنوەیە کە هاتووتە ئاراوە سەرنجی بەڕێزت چییە و پێ دوایە بتوانن بەهێز ئەم جارە گەروی هورمز بکەنەوە چکە لە قۆناغی شەڕەکە نیانتوانی گەروی هورمز بکەنەوە بەگەمارەوەی دەریایی بە هەمان شێوە ئێستام قۆناغێنەوەی کە هاتووتە ئاراوە هورموز دەکرێتەوە یاخود ترامپ سەرکەوتە بێت لە ئازادکردنی ئەو کەشتیانەی کە نزیکەی 2000 کەشتی لەوێ گیریان خواردووە بەناوی خوای گەورە سڵاو بۆ بەڕێستان و بۆ میوانە بەڕێزەکەش و بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیە ئەتوانین بڵین لەم قۆناغەیە ئێران توانی جەنگەکەی لە ڕووی سیاسی بڵین سەربازی ئاسمانیەوە بگوازێتەوە بۆ قۆناغێکی دیکە کە بریتی بوو لە مەیدانی دەریا و مەیدانی وشکانی لە ڕاستیە ئێران لە مەیدانی ئاسمانیە دەستێکی زۆر لاوازی هەبوو و ئاسمانەکەی تا ڕادەیەکی زۆر لەدەستدا بوو و توانی ئەم مەیدانە بگوازێتەوە بۆ مەیدانێک کە خۆی هێزی تێدایە و بە تایبەتیش هێزی دەریایی چونکە زانین هێزی دەریایی ئێران چون بەهۆی ئەوەی کە لەسەر گەروەکەیە و جوگرافیایەکی فراوانی لەسەر گەروی هورمزەیە و چەندین بەندەر و چەندین دوورگەی لەناو بەگشتی لەناو کەنداوە هەیە بۆیە تا ڕادەیەکی زۆر لەو مەیدانەیە سەرکەوتووە و ئەم بڵین بڕینی ئەم ڕێگە بازرگانیش کاریگەری تەنها لەسەر ئێران و یا لەسەر ئەمریکا نابێ ئەمە ڕێڕەوێکی ئابووری بازرگانی جیهانیە و بەگشتی لێکەوتەی لەسەر داخستنی ئەم ڕێڕەوە لێکەوتەی لەسەر تەواوی دنیا بێ بۆیە ئەمریکا هەر لە سەرەتاوە هەوڵی ئەوەی ئەدا کە ئەم ڕێڕەوە نەبێتە بەشێک لە جەنگەکە و لە جەنگی 12 ڕۆژەشدا یعنی زۆر محاولەی ئەوەیان نەکرد کە
ئێران ئەو ڕێگەیەدا نەخا. بەڵام لە جەنگی دوای ڕەمەزانە لەگەڵ دەستپێکردنەوەی جەنگا ئێران وەک کارتێکی بەهێز مەیدانی ئاسمانی گواستەوە بۆ نێو مەیدانی جەنگی دەریایی و لەم کاتەیە تەواوی دنیا لێکەوتەی ئەم گەمار و ئابووریە یا بڵێن ئەم بڕینی ڕێگە بازرگانی لەسەر دیاریدا و ئێستا تەواوی فشارە ئابووریە جیهانیەکان ڕوو لە ئەمریکایە، چونکە ئەمریکا دەستپێشخەر بووە بەوەی کە ئەم قۆناغە ببێتە قۆناغێکی جەنگ و لەم قۆناغەیە کاریگەری ئابووریەکە لەسەر تەواوی وڵاتان دەرکەوێت. بۆیە بەڕاستی لە ئێستەیە ئەوەندەی ئەمریکا ئەیەوێت گەروەکە هەرچەند بە لێدوانەکانی ترامپی ژوا دەرناکەوێت، بەڵام لە واقعدا ئەوەندەی ئەمریکا ئەیەوێت ئەم گەروە بکرێتەوە و ئەوەندە هەوڵی بۆ ئەدا ئەم گەروە بکرێتەوە، ئەوەندە ئێران هەوڵ نادا، چونکە ئێران ئێستا گەروەکەی وەکو کارتێکی فشار بەکارێناوە و باس لەوە ئەکا هەتا وەکو گەمارۆکان لەسەر ئێمە بێ و ئێمە نتوانین سوود لە هاتوچۆی بازرگانی جیهانی وەربگرینەوە، ڕێگە نادەین وڵاتانی دیکەش بە ئاسانی سوودی لێ وەربگرن. و لە بەرامبەردا ئەمریکا ئەیەوێ هەر کارێکی کردووە سەرەتا هەوڵی ئەوەیدا کە لە بەشی ڕۆژهەڵاتەوە و لە دەریای عەرەبیەوە دیسانەوە گەمارۆ لەسەر گەمارۆی ئێران دروست بکە، بەڵام تا ڕادەیەک ئەوە ئێران توانی دەوری ئەو گەمارۆیانە بدا، بە تایبەتی دوای ڕێکەوتنی لەگەڵ پاکستان و کردنەوەی تقریبان 6 ڕێگەی بازرگانی وشکانی لە بەندەرەکانی پاکستانەوە بۆ ئێران و ئێرانیش بۆ خۆی تەجروبەیەکی فراوانی هەیە لەسەر ئەو سزا و گەمار و ئابووریانەی کە لەسەری هەبووە. بۆیە تا ڕادەیەک ئەوەی کە لێکەوتەی زیاتر لەسەر دەرەکەوە ئەمریکا بوو بە ئابووری جیهان بوو. بۆیە ئەمریکا هەر لە سەرەتاوە وەکو هێزێکی فشار چووە دەریای عەرەبی، بەڵام وای لێ هات کە بە درێژە کێشانی زانی زیانەکەی فراوانترە بێ و ئێستا ئەو پەڕی هەوڵەدا بۆ ئەوەی بیکاتەوە. ئایا نەتیجەکە چی بەکوێ دەگات؟ ئەمریکا زۆر هەوڵەدا لە ئێستەیە هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتی و هاوپەیمانەتێکی عەرەبی و حتا وڵاتانی ڕۆژهەڵات بەتایبەت لەم کۆتاییە کۆریای باشوور هەوڵی ئەوەدا ئەم هاوپەیمانێتێ دروستکا بۆ ئەوەی ببێتە فشارێکی جیهانی لەسەر ئێران تا هەندێک لە گەروەکە بکرێتەوە، بەڵام ئێرانیش دیارە بەوە ڕازی نییە. بۆیە بەڕاستی ئێستا ململانێکە لە بابەتی ئەتۆم و لە بابەتی درۆن و موشەکەکان و لە بابەتی بە کورتی تەسلیمبوونی ئێرانەوە هاتووەتە سەرکردنەوەی ئەم گەروە و ئەم گەروەژ ئێستا بووەتە شادەماری ئابووری جیهانی کە هەموو وڵاتان چاویان لەکردنەوە یا لە بەستنیەتی، چونکە هەریەکە و بەپێی کاریگەریە بازرگانیەکانی خۆی کاریگەری بەستنی ئەم گەروەی لەسەر دەبێت. بۆیە بەڕاستی لە ئێستەیە هەردوو وڵات ئەمریکا خوازیاری کردنەوەی خێرایە بەبێ مەرج و ئێرانیش خوازیاری کردنەوەی قۆناغ بە قۆناغە بەو مەرجەی بە هاوکاری ئەو وڵاتە بێ. بۆیە دوور نییە شەڕی ئەمجارەی سێەم جارە گەر دەست پێ بکاتەوە ئەگەر دانوستانەکان بە تەواوی شکست بێنن، ئەوە ئەم جارە شەڕێکی دەریایی تون دەبێ هاوکات لەگەڵ شەڕە ئاسمانیەکەی کە ئەگەر ڕوو بدات. باشە ماوەسەبەز وەکو کردنەوەی بەهێز لە قۆناغی بڵین چ ڕۆژکە جەنگ کە بوو نەتوانرا بکرێتەوە بەهێز و لە قۆناغی گەمارۆی دەریایی زیاتر لە 15 ڕۆژ هەر نەتوانە لەم قۆناغە دەتوانرێ بکرێتەوە. کارەکەی چییە؟ پەیوەندی بە هەڵکەوتەی جوگرافی بڵێن هورمزەوەیە، پێیوەستە بەچی کە ناتوانن بەهێز ئەم کێشەیەک لا بکەنەوە و پێ دوای هەر دەبێ بەڕێکەوتن بێ. ڕاستەکەی لە بەرنامەکانی پێشووتریش و لە ئێستش کەمێک ئاماژەمان بەوەدا کە جوغرافیایەکی فراوانی ئێران لەسەر کەنداو هەیە و نزیکەی 30 دانە دوورگەی لەسەر ئەو لە کەنداوی فارسەوە تاوەکو گەروی ورمز تاوەکو دەریای عەرەبی ئەوانە هەیە و کۆمەڵێک بەندەری زۆری لەسەر ئەو بڵێن ڕێڕەوە ئاویە هەیە. بۆیە نزیکەی ئەتوانم بڵێم لە 79 هەتا ئێستا لە 47 ساڵە ئێران ئیش لەسەر بەهێزی هێزی دەریایی و بە تایبەتی لەم کۆتاییانە بەلەمەتی ڕەوەکانی زۆر هێناوە ئیش لەسەرەوە کە بە جۆرێک لە جۆرەکان چۆنەڵی هەژمونی تەواوی لەسەر گەروەکەوە لەسەر کەنداو بەگشتی هەبێ. بۆیە بەڕاستی ئەگەر ئێستا وڵاتێک یا دوو وڵات بیەوێت بە زۆر ئەم گەروە بکاتەوە پێم وان نییە گەر ئێران خۆی ڕازی نەبێ یان بە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتن نەبێت لەگەڵ ئێران فشاری ئابووری ببورە فشاری سەربازی بەو ئاسانیە ناتوانێت لە ڕێی هێزەوە گەروەکە بکرێتەوە. ئەگەر ئەمە بکرایە بەڕاستی ئەمریکا دەمێک بوو ئەم کاری کردبوو و فشارکردن بۆ دووبارەکردنەوەی ئەم گەروە پێم وابێ خولی سێیەمی جەنگی لێ ئەکەوێتەوە کە ئەو کاتە لێکەوتەکەی دیارە زۆر فراوانترە بێ و ئەتوانن زەرێکی زۆر لە ئێران بدەن، بەڵام پەرچەکردار و هەڵوێستەکانی دواتری ئێران ئەوە ڕوون نییە دیارە ئەویش وەکوەوەی باسەکە ڕێڕەوێک گەگەر بۆ من نەبێ نابێ بۆ کەس بێ ئابووریە گەگەر ڕەفاهەتی وڵاتی منی تێدا نەبێ نابێ وڵاتی هیچ وڵاتێکی دیکەی تێدا بێ. بۆیە ئێستا ئەمریکا
خۆی بەتەنها لەگەڵ ئیسرائیل پێم وانە بتوانێت بەهێز و بە فشارە و گەروە بکاتەوە هەر بۆیە هەوڵی ئەوە ئەدا کە هاوپەیمانێتێکی نێودەوڵەتی بۆ ئەو بابەتە دروستکە و لە مەش تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم شکستی هێناوە بۆیە بەڕاستی پێم وایە ئەگەری فراوانی ئەگەری خولی سێیەمی جەنگ بە شێوەیەکی فراوان لەسەر ئەم گەروە ئەم جارە ڕوو بدا و پێشبینی ئەوە ئەکەم کە ئەم خولی سێمەی جەنگ لە چاوە خولی یەکەم و دووەم زۆر قورستر بێت چونکە بەڕاستی ئەم جارەی تر شکۆ و کاریگەری ئەمریکا ئەوەتانێ لە ناو بابەتەکەیە و ئەبێت لە خولی سێمە وەک خۆیان ئەڵێن لە ماوەی 2 هەفتە و حتا بێکەمتریش ئەم بابەتە یەکلایی بکەنەوە یانەوەیە شکست بە ئێران بهێنن یانەوەیە وەک ئێران وەک هێزێکی نێوچەی دانی پێدا بنرێ و ببێتە ئەو هێزەی کە ئەمریکا دانیشێ دووبارە ڕێکەوتنی لەگەڵ بکە نەک وەکو تەسلیم بوو یەک مامەڵەی لەگەڵ بکە. بەڵێ دێمەوە خزمەتت مامۆستاکەن کاک حسان پێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە گەمارۆی دەریایی ئەو گەمارۆ دەریایی کە کرا هیچ ئامانجی خۆی نەپێکە ئێستا قۆناغ هاتوتە پێشەوە وەکو کاتێکی گوشار بیبینین وایە پرۆژە ئێرانیش چی بوو ینی بۆ نەگەشتنە ئەنجام لەسەرەوەی کە گەروی هورموز بکرێتەوە گەمارۆی دەریایی لا برێ شەڕ کۆتایی پێ بۆ گەشتەوەی کە گرژی زیاتر بێت. بەڵێ طبعاً فشاری دەریایی بۆ سەر ئێران یەکێکی تر بوو لەو سیناریۆیانی کە ئەمریکا بەڕاستی بەکاری هێنا بۆ تەزعیفکردنی ئێران بەڵام ئێرانیش احتیاتی ئەمەی کرده بوو بۆیە یعنی ڕێگەکانی نەوت فرۆشتن و ڕێگەکانی بازرگانی تر لەگەڵ وڵاتانی دەوروبەر تەنها نەیبەست بووە بە گەروی هورموز و بەو قەیرانەوە کە لەوێ تووشی ببێ تەنها لەسەر ئەمە نەوەستا بوو شتی تری کرده بوویەوە دەرگای تری هەبوو ئیشی تری هەبوو. گەروی هورمز من بڕوام وایە یعنی ئەوەندەی کاریگەری لەسەر تەواوی جیهان هەیە لەسەر ئێران نیەتی ئەگەر ئەمریکا هەرداشی خابڵێ چونکە لە 120 ئابووری دنیا لەسەر گەروی هورمزەوە پەیوەستە بە گەروی هورمزەوە بە ئاوا بڵێن بۆیە یعنی فشارەکانی ئەمریکا هەموو ئەوەی کە ویستی یەک بە یەک هەمووی تاقی کردەوە بە شەڕ نەیتوانی ئێران لە ناوبەرێ بەعکسەوە جاران گەروی هورمز لە ئارادا نەبوو ئەو هاوتی دەسەڵاتی ئێران لە ناوە بم وای لێکم کە ئەمە هەر لەسەر نەخشە ئەی سڕمەوە هیچ شتێک نایڵم بەڵام لە شەڕەکەیە گەیشت بچی ئێران ئەوەندەوە هێز بەهێزەوە دەرکەوت دەستی گر بەسەر گەروی هورمز خۆ گەروی هورمزی ئێران نەبوو معلومە ئەو هەموو کەشتێ بەویە هاتوچێ کرد هیچ باجێکی ئێرانی لەسەر نەبوو هێران نەبوو بەس ئەم شەڕەوای کرد گەروی هورمز بوو بە گەروی ئێران بوو بە گەروێکی دەوڵەتی ئێران ئێستا کێ دەسەڵاتی هەیە بەسەر گەروی هورمزە ئێران هەیەی ئادەی ئەمریکا ئەگەرازایە بە یەک کەشتی بەڕێکپا لەوێ یەک کەشتی تر بڕوە خۆ ئەگەر ڕەزامەندی ئێرانی لەسەر نەبێ ناتوانێەوە بکات دیجاران وانە بوو کەواتە ئەو فشار و هەنگاوانی یا و سیناریۆیانی ئەمریکا یەک بە یەک دیراسی کردبوون لێرە بە قازانجی ئێران شکانەوە بە قازانجی ئێران شکانەوە بۆیە ئێستا ئێران کارتی بەهێزی تا یعنی بەڕاستی ئێران توانی شەڕەکە لە بەرگریەوە بۆ هجووم بگوازێتەوە جاران ئێران بەس بەرگریە کرد ئێستا نەخێر کارتێکی بەهێزی پێەیە کە گەروی هورمزە ئێستا بۆتەوە بخاوەتە پەیوەندی بەوەیە کە کارگەری زۆری هەیە لەسەر ئابووری زیان ئابووری ئەمریکا سەر بێگومان ئێستا لە ئەمریکا بۆ معلوماتە ینی وردەوردە قەیرانەکان لە ناو ئەمریکا دروستە بن بەهۆی گەروی هورمزەوە چییە یعنی لیترێک بنزین لە ئەمریکا بۆ بە $4 گاڵۆنێ بۆ بە $4 باشە بۆچی بوو بە $4 خۆ بەهۆی دولارێک چۆتە سەر بەراورد لە پێش بەهۆی چیەوە بەهۆی چیەوە گەروی هورمزەوە بوو بەهۆی قەیرانەکانی گەروی هورمزەوە یعنی ئەمریکا بۆ شتێک چوو بەڵام شتێکی تری لە دەستدا ئەوەی کە لە ئەمریکا ئێستا ئیشی لەسەر دەکرێ لەلایەن حتا خەڵکە نزیکەکەی ترامپەوە ئەوەیە کە ئیش لەسەرەوە بکەن کە ترامپ قەیرانی هێنا بەسەر ئەمریکا بەس مەرجی ئێران چی بوو بۆکردنەوەی گەروی هورمز بۆ ئەمریکا ئایا پێی رازی نەبوو مەرجی چی بوو خۆژێک پێشکەش کرا بووە ئەتۆمیەکە دوا بخرێ گەروی هورمز بکرێتەوە جاران ئەوەی کە ئەمریکا لە ئێران داخوازی هەبوو جیاواز بوو ئێستا هاتۆتە سەر دوو بابەتە ئابوووریەکە کە ترامپ بە تایبەتی و ئەمریکا بەگشتی پەیوەستە پێیەوە بابەتی ئابووری چونکە ئەمریکا وڵاتێکی سەرمایەداریە بەڕاستی هەر سیستەمەکەشی سیستەمێکی سەرمایەداریە بۆیە ئەمە لە
دەسەڵاتەوە لە سیاستەوە گۆڕا بۆ ئابووری. ئێستا بابەتەکە بابەتێکی ئابووریە. ئێرانیش لەمە تێگەیشتووە کە ئەمریکا بەشەر ناتوانێت ئێران لە ناوبەرێ. قووەتی ئەمریکای دەرکەوت بە تەواوی بۆی دەرکەوت. ئێستا ئێران ئەوێ فشار لەسەر ئەم وڵاتانەی دەوروبەر بکە، بە ئیسرائیلیشەوە، بە هاوپەیمانەکانی ئێرانەوە، ئەمانەی ئەم دەوروبەرە وڵاتە عەرەبیەکان، هاوپەیمانە عەرەبیەکان. ئێران لێرەوە فشارێکی لەسەر ئەمریکا دروست کردووە. ئەمریکا ئێستا بەڕاستی پێویستی بە نوێکردنەوەی متمانەیە لای هاوپەیمانەکانی، بۆیە متمانەی نەماوە. ئێرانیش ئێستا کارتی زۆر بەهێزی لەبەردەستایە کە جاران لەبەردەستیانە بوو. ئێستا هەڕەشەکانی ئێران زۆر بە جدی وەرەگیرە، یعنی کاتێ ئێران هەڕەشە لە ئەو وڵاتە ئەکا لە ئیمارات ئەو چیەکە یەکسەر خوێندنەکە بە ئۆنلاین کاتە مهم من، یعنی هێشتا قورسایی ماوە. هەڕەشەکانی ئێران وای کردووە کە خوێندنی کردوەوە بە ئۆنلاین. یخۆمە بۆ هەموو وڵاتان دروستە. دەی ئەمریکا کاتێککە هەڕەشاکە لە شوێنێک ئەوان هێشتا متمانیان نیاڵێن هێشتا لەوا چێوانە بێت، چکە هەڕەشەکانی کە کردی بۆی نەچوە سەر. ئێستاش بە بڕوای من یعنی ئەم شەڕە ئێرانی بەهێز کرد، نەک زعیفی کرد. باش دوای دیم و خزمەت لەسەرەوە ئاگەری جەنگ چەندە ئەگەری هەیە چەندە لاوەز دیم و خزمەت ماوەستارکان بێم و خزمەت بەڕێزت سەبارەت بە مەسەلەی چین و ئایا چین لەم پرۆسەیەدا باز لەو دەکرێت کە سەرڕای گەماروی دەریایی چین نەوتی پێگەیشت بێ ئەو کەشتیانەی کە هەم ئێرانین و هەم چینین نەو دەگوازنەوە. ئایاوە دروستەوە سەردانی وەزیری دەرەوەی ئێران هەبوو ئەمڕۆ بۆ چین و وابڕیارە ترامپیش خۆی سەردانی چین بکات. چین توانیوێتی ئەم گەماروی بشکێنی یاخود ئەوە دروست نییە ئێستا بڵێن نەوتی ئێرانی بە تەواوی لە بازاڕەکان گیراوەتەوە؟ خۆی لە ڕاستیا لەم جەنگە ڕۆڵی هەم چین و هەم رووسیا بۆ ئێران ڕۆڵێکی زۆر کاریگەر بوو. یعنی ئەگەر چی لە ڕواڵەتەوە بە ئاشکرا ئەم ڕۆڵە دیار نەبوو، بەڵام ئەگەر سەیری دەسوخەتەکانی جەنگ بکەین و بەڕاستی لە پێکانی ئامانجەکان کە ئێرانەی پێکا بە ئاسانی یعنی دەسوپەنجەی چی نەتوانی یا چین و رووسیا پێکەوە ئەتوانی لەم جەنگەیە و ئێمە پێشووتریش باسمان کردووە لەم جەنگەیە وەک پشتیوانیەک بۆ ئێران بە ئاشکرا دەبینرێ. یعنی بەڕاستی ئێران بۆ خۆی تەنیا و بە تایبەتیش دوای ئەو هێرشە فراوانانەی کە کرایە سەری یعنی بۆ هیچ کەس پێشبینی نەکرابوو کە بتوانێت بەو پێشکەوتویە و بە وردیە ئامانجەکانی خۆی بپێکێ بە ڕادەیە کە لە خولی یەکەمە ئیسرائیل ناچار بە ئاگربەز و لە خولی دووەمیش ئەمریکا ناچار بە ئاگربەز بکە. چونکە بەڕاستی ئەمریکا و ئیسرائیل ئەگەر بیان زانایە سەرکەوتووە بن و ئەگەر بیان زانایە فشاری زیاتریان لەسەر دروست نابێ و زیانی زیاتریان بەرناکەوێ ئەوە هەتا کۆتایی هێنان بە تەسلیمکردنی ئێران دڵنیا بە جەنگەکەیان بەردەوامی پێدا. و ئەگەر بینە سەر پەیوەندیەکانی چین ئێران لەگەڵ رووسیاشا ئەم سێ وڵاتە ئەندامی گەورن لە ڕێکخراوی ئەندامی چۆن کاریگەرن لە ڕێکخراوی شەنگەهای ئەگەر چی لە ئێستایا تقریبان دە وڵاتیایە ئەندامە ئەگەر چی ڕێکخراوێکی تا ڕادەیەک ئابووریە کەمتر سەربازیە، بەڵام هەروەک لەو وڵاتانە چین و رووسیا لەو پەڕی ڕۆژهەڵاتەوە و هەروەک ئێران و پاکستانیش کە دوو دراوسەی هێزی نێوچەین کە ئەندامن لەو ڕێکخراوەیە ئەمانە ڕۆڵ و کاریگەری تایبەتیان هەبووە و بەپێی ئەو ڕێکخراوی شەنگەهای بەپێی پەیڕەوی ناوخۆی ڕێکخراوەکە ئەم وڵاتانە ئەبێ هاوکاری یەکتر بکەن بە تایبەتی لە گەمارۆ ئابوووریەکان و یا لە خەیرانە ئابوووریەکان و یا پێویستی هەر وڵاتێکیان بەشتێک لە وڵاتێکی دیکە هەبوو ئەوە ئەو وڵاتە دەبێت هاوکاری بکە. هەر بۆیە ئێستا ئەبینین سەرباری گەمارۆ دەریاییەکانی ئەمریکا لەسەر گەروی هورمز پاکستان نزیکەی 6 ڕێگەی وشکانی کردوێتەوە بە پێی و ڕێکەوتنێک بۆ ئێران بۆ ئەوەی کە ئێران تا ڕادەیە گاتوچۆی بازرگانی بە تایبەتی بۆ شمەک و کەلوپە لە خۆراکیەکان پێداویستی ڕۆژانەکان لە ئێران تووشی کەمبوون نەبێ و تا ڕادەیەک دەرچەیەکی بازرگانی هەبێ. بۆیە بەڕاستی لە ئێستەیە چین و رووسیا و ڕۆڵ و کاریگەریان زۆر زیاتر دەرەکەوێت لەم جەنگە و بە تایبەتیش ڤیتۆکردنی ئەو پرۆژە یاسایی کە بەحرین لە دژی ئێران تەقدیمی ئەنجومەنی ئاسایشی کرد بە هەردووکیانەوە ڤیتۆیان کرد. یعنی ئەگەر ئێمە سەرنج بدەین لە ساڵانی ڕابردوو پێش تقریبا 2010 سزا ئابوووریەکان و بەتایبەتیش لە خولی دووەمی ئەحمەدی نەژادا سزا ئابووری نێودەوڵەتیەکان کە خرایە سەر ئێران ئەگەر چین و رووسیا دەنگیان نەدا بەڵام ڤیتۆشیان نەکرد. بەڵام لە دوای کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە چین و رووسیا بوون بە
هاوپەیمانێکی ستراتیژ بۆ ئەمریکا و بە تایبەتی بۆ عفو بۆ ئێران و بە تایبەتیش لە هەردوو خولی ترامپ کە لە خولی یەکەم لە ڕێکەوتنامە ئەتۆمیەکە هاتە دەرەوە کە بۆ خۆی چین و رووسیا بەشێک بوون لەو ڕێکەوتنامەیە و لە خولی دووەمیشە لە کاتی گفتوگە و دانوستانەکانە هێرشی کردوێتە سەر ئێران لەبەرەوە لە خولی دووەمیش هەر لە سەرەتایی بوون بە دەست بەکاربوونیەوە هەوڵیدا جەنگێکی اقتصادی لەگەڵ چینە دەست پێ بکە بۆیە هەم چین هەم رووسیا باش لەوە تێگەشتون کە گەر ئێران بڕوخێ ئێران دەواازەی سەرکەوتنی ئەمریکایە لە دژی چین و رووسیا بۆیە بەو پەڕی هێزەوە هەوڵەدەن کە ئێران تا ڕادەیەک خۆڕاگر بێ و بەو تایبەتی خۆشیان کە هەیەی وەکووتمان هاوکاری ئێرانەکەن و لەم کۆتاییەشەوە کە وەزیری دیفاعی ئێرانی کە سەردانی رووسای کرد وەزیری دەرەوەشکرا یعنی باسی لەوەی کرد کە رووسیا یەکێکە لەو وڵاتانەی کە لە پشتیوانی ئێران دەست بەرنادات. باشە بەس ئێستا بڵێن چین نەوتی ئێرانی بەرز دەگا قسە لەسەرەوە بوو هەندێکیان دەڵێن وەستاوەندێکیان دەڵێن نەوتی ئێران بە چین دەگا بۆی ئەو گەمارە دەریاییە. خۆی ئەگەر سەرنج بدەین لە سەرەتای ئەوەی کە ئەمریکا وابزانام 6 کۆمپانیای چینی خستە نێو گەمارۆکانەوە و داوای باسی ئەوەی کە لە گەرەمانە مامەڵە لەگەڵ ئێرانە بکەن ئەیخیان خێنە ناو لیستی ڕەشەوە چین ڕاستەوخۆمەی ڕەت کردەوە کە ئێمە پابەندی گەمارۆکانی ئەمریکا نابین و ئەگەر ئەمریکاش هەر هێزێکی اقتصادی گەمارۆیی بەرامبەرمان بەکار بێنێ هاوشێوەی ئەوە وەڵامی دەینەوە یعنی ئەمە بۆ خۆی بەڵگەیە کە پەیوەندی ئابووری و پەیوەندیە بازرگانیە نەوتیەکان لە نێوان چین و ئێرانە بەردەوام بووە وەگەرنا ئەمریکا بەو شێوەیە توندە یعنی بەرامبەر بە چین گفتوگۆی نەدەکرد و چینیش بەو شێوە توندە وەڵامی نەدەدایەوە و هەتووە بڕیار وایە کە لەم چەند ڕۆژەی داهاتووە یعنی بەپێ ئەو قسانە کە باسەکرێ و ئەو ڕێکەوت ئەو بەروارانەی کە دانراوە ترامپ پێشووتر بەرنامەی ئەوەی هەبووە سەردانی چین بکە و یەکێک لەو مەسەلە و گفتوگۆیانەی بەدڵنیاییەوە کە لەگەڵ سەرۆکی چینە ئەیکا باسی ئەم گەمار و ئابووریانە و تا ڕادەیەک باسی کڕینی نەوتی ئێرانە لەلایەن چینەوە بۆیە بەڕاستی ئەمریکا هەوڵێکی زۆرەدا فراوانبوونی هێزێکی هاوپەیمانی بۆ خۆی دروست بکە بۆ ئەوەی ئێران ناچار بکە بەوەی کەمل بە داخوازیەکانی بدا و ئەمەش لە وڵاتانی شەنگەهای بڵێن گروپی شەنگەهای لەوە تێگەشتون کە دوای ئێران گومانیان نییە کاریگەری اقتصادیەکان لەسەر خۆیان دروستە بێ بۆیە تا ڕادەیەک وەکو هێزێکی شاراوە لە ئێستەیە لە پشتی ئێران وەستاون لە دژی بڕیارەکانی ئەمریکا و تەنانەت ئەوروپیەکانیش لە ئێستەیە وەک هێزە ڕابردووەکە هێزی هاوپەیمانی ئەمریکا چ وەکو یەکێتی ئەوروپا چ وەکو ئەندامبوون لە ناتۆ وەک ئەو هێزە لە پشتیوانی ترامپ نەماون بۆیە بەڕاستی ترامپ لە ئێستەیە ئەتوانین بڵین وەکو کەسایەتیەکی کاریگەر هەتا لێدوانەکانیشی وەک ڕابردوو نەماوە و هەموو هەوڵێکی ئەوەیە کە ئێستا بتوانێت اقتصادی جیهانی بەهۆی لێدوانەکانیەوە تا ڕادەیەک هاوسەنگ ڕابگرێ کە قەیرانی لەوە زیاتر دروست نەبێ. بەڵێ سوپاس دەکەین کاگەسان سەبارەت بە گەری دووبارە بوونەوەی شەڕ هەیە چونکە ئێستا بڵێن چ ڕۆژ جەنگێکە کرا وەکو بەڕێزوت ئامانجەکانیان نهاتەدی گەمارۆی دەریایی هەبوو ئەو کێشەی لە هورموز گەر جارێکیش جەنگەکە بکرێتەوە ئامانجەکان دێتی یاخود جەنگ یارمە بڵێنەم بدۆخی کرە ناوخۆی ئەمریکا ئابووری گیان یارمەتی دەرە بۆ ئیکە جەنگ دەست پێ بکاتەوە خۆی لە ڕاستیە ینی سێ سیناریۆ ئەگەر بڵێن بۆ داهاتوو ئەکرێ لە ئارایە بە یەکێکیان شەڕە و دووبارە بوونەوەی شەڕە لە ڕابردوو شەرتوانی ئێران وا لێ بکا کە خازعی بڕیارەکانی ئەمریکا بێ نەخێر بێگومان نەیتوانی ئایا بۆ داهاتوو ئەتوانێ نەخێر بۆچی چونکە ئێران ڕاستە دەستی نەگەیشتووە بە ئەمریکا و نەیتوانیوە لێ تا ئەندازەیەکی زۆر شێوی و ئالۆزی وانە دروستکە بەڵام خۆ ئەمانەی دەوروبەر هەمووی هاوپەیمانی ئیسرائیل بە حیاتی بەقەدر ئێستا زعیف نەبووە هاوپەیمانن زۆر نزیکە با بڵێن گورگەکەی ئەمریکا بوو کە هەمیشە پەلاماریەدا ئێستا ئێران وای لێ کردووە بەڕاستی متر بووە یعنی سامت بووە بە تەواوی بۆیە ئەگەر شەڕ دروست ببێتەوە لە حاڵەتی داهاتووە ئەگەر شەڕ دروست ببێتەوە ئێران خۆی بۆ حازر کردووە چونکە لە 16 بەپێی ئەو لێدوانانەی دێن لە 16 کۆگاکانی پڕکردوێتەوە ئەوەی بێفڕۆکەوانەکانی جارێکی تر کارا کردوێتەوە جارێکی تر درۆنەکانی کارا کردوێتەوە هەموو ئەو ئامادەکاریانی کە پێویستن وچانێکیدا جارێکی تر ئێستا من پێم وایە ئێران ئیتر ئەم جارەیان وەکو بەرگریکار نامێنێتەوە
ئیترە بێتە هجووم دەست پێکاتەوە بۆیە بەشەڕ دڵنیام کە شەڕ لە کۆتاییایە ئەمریکاش جارێکی ترام غەڵەتە دووبارە ناکاتەوە چکە غەڵەتێک بوو کردی بەشەڕ غەڵەتەکە یعنی نمونەیەکی زۆر ڕوونی ئاشکرای غەڵەتەکە چی بوو ئەم گەروی هورمزە بوو کە بەڕاستی لەدەستیە گەروی هورمز گەروێکی عالەمی بوو جیهانی بوو و هەموو کەس لەوێ بازرگانیە کرد و شتێ کرد ئێستا بوو بە گەروێکی ئێرانی و ئەوە تا دەستی کرد بەسەریا باش ئەو سینەریەکەم ئەگەر جەنگ ئەگەر بەس ناوخۆی ئەمریکا ئابووری جیهان و ئێرانیش ڕەنگە ئێستا ئێرانیش داوا کە شەڕەکە بە تەواوەتی کۆتایی پێ بووایە هەردوولایەن ئامادەن بۆ شەڕ ئێران وەکوتم وەکو یەکێک لە وڵاتانی تر بە تایبەتی وەکو ڕکابەرێکی ئەمریکا متمانەیە بە ئەمریکا بە ترامپ نییە بۆیە ئیسرار ئەکا لەسەر ئەوەی کە کاتێک من ڕێگەکەوم لەگەڵ جەنابتا کە زەمانەتێکی تەواوم بدەیتێ کەیتر جارێکی تر شەڕ نابێتەوە کە ئەم زەمانەتە لە هیچ شوێنەکە کەس داوای ئەمەی لێ نەکردووە لە وڵاتان لە هەر شوێنەکە کە ئەمریکا ویستی بێتیش یان شەڕی کردبێ لەگەڵ هەڵ وڵاتێکە بەس تەنیا چاوەڕێەوە بۆ ئەمریکا شەڕەکە ڕاگرێ ئێستا ئێران چاوەڕێەوە ناکە ئێستا ئێران ئەڵێ وەرە با ڕێککەویت ڕێککەوتنەکە کۆمەڵی مەرجی داناوە کۆمەڵی مەرجی داناوە لەسەر ئەمریکا کە ئەبێ ئەم مەرجانە جێبەجێ بکە اینجا و کاتەوەرە گفتوگۆکەین لەسەرەوەی کە تۆ ێڵێ بابەتە ئەتۆمیەکە کە ئیسە خەڵک بیری چوەتەوە جاران بابەتەکە لە ناوبردننی ئەتۆم و دەستگرتنی ئێران بوو بۆ پیتاندنی یۆرانیۆم بەس ئێستا ئەوە کەوتۆتە دوای دواوە ئێران ئێستا داشی سوارە بە کۆمەڵێک هۆکار یەک لەوە کە قەیرانێکی عالەمی دروست کردووە جاران ئەگەر قەیرانێکی ناوچەیی بوو ئێستا وای کردووە کە قەیرانێکی عالەمی دروست بۆ زۆر وڵاتانەوە بەهۆی نەوتەوە بەڵێ بەهۆی نەوتەوە بەهۆی گەروی هورمزەوە بەهۆی دەستگرتن جەنگەکە $70 بوو ئێستا $110 زیاتر ئێستا ئێرانیش لەم لایەنەی تریانەوە ینی لە ڕوسیا و چین توانیوانە بەرگریکار و هاوکارێکی زۆر باشی ئێران بن تا ئێستش قسە لەسەرەوەی کە سین ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوتی ئێرانی پێگا هەتا ئێستش بۆیە ئێرانەوە نەپشت دەستورە بۆیە ئێرانەوە نەبێ منەتە لەبەرەوە داوای ئەم زەمانەتە ئەکا هیچ کەسیش ناتوانێت ئەم زەمانەتە بدا ئیلا بە حەقیقی و بەڕاستی نەبێ ئێرانیەکانی سیاسەتەکەن باشەزانن بەس ئەم بەرژەوەندیان بڵێن ئێستا ناوخۆی ئەمریکا کە بڵێن کۆمپانیەکانی قازانجی کردو بۆی بەرز بنەوەی بەس خەڵک بەڵنی گران و کاریگەری هەیە ئەوە دەکات جارێکی بڵێن ترامپ نەچێتە شەڕەوە ئەو ناوخۆی ئەمریکا خۆی ئەوەی کە ئەوترێ نازانم 29 تریلیۆن دلار شتێکی ئاوا ئەمریکا قەرزار بەشێکی زۆری بەهۆی چیەوە بووە بەهۆی شەڕەوە بووە کە زەرەرێکی زۆر گەورەی کرد ئەمریکا لەم شەڕێکە لە شەڕەکانی ڕابردووش بامان شێوانە لە شەڕەکانی ڕابردووش قەرزەکان وردە لەسەر ئەمریکا زۆر بوون ئێخوا مە خوێندنەوەی باشی بۆ کرێ لە ئەمریکا ئەڵێ کاکە ئەگەر ئەم ترامپە ئەوەندە قەرزی هێناوە بەسەر ئەمریکا دەخۆ گەرجارێکی تر شەڕ بکاتەوە ئەبێ ئەوەندەی تریشی بێتە سەر ئەمە لەلایەن حکوومەتەوە لەلایەن خەڵکیشەوە فعلەن کاریگەری هەبووە یعنی بەرزبوونەوەی نەوت کاریگەری لەسەر بەرزبوونەوەی شتومەکی شە بووە لە ئەمریکا ئێخۆ هەندێک لە شتەکانی کە ئەگەر خۆی بەرهەمی بێنە پێویستی بە مەوادە ئەم مەوادەش وردەوردە لەگەڵ نەوتەکەیان بەرز دەبێتەوە کە بەرز بووە تەزەخومێک لە ئەمریکا وردەوردە خەریکە سەر هەڵدەدا ئەو تەزەخومە واکە کە فشارێک دروست بکرێت لەسەر ئەمریکا کە جارێکی تر شەڕ نەکاتەوە هەنگاو بنێ و بەرەوچی بەرەو ڕێککەوتن بە بڕوای من یعنی ئەگەری ڕێککەوتنی ئەمریکا لەگەڵ ئێران زۆر زیاترە تا ئەگەری دروستبوونەوەی شەڕ لە ئێستادا و ڕێککەوتنەکەش نایانەوێ ئەمریکەکان بە دۆڕاوی ڕێککەوتن بکەن تاوان ڕێککەوتن بەرژەوەندی دوو لایەنەیە ئەبێ بەرژەوەندەکەی ئەمریکاش تاقیق بێ و بەرژەوەندەکەی ئێرانیش تاقیق بێ اینجا ئەو کاتە توانی بڵێ ڕێککەوتنێکی تا ئەندازەیەکی زۆر سەرکەوتو کراوە ئەمە ئەگەر ئێران بیویستایە دەمێک بووی سەر ڕێککەوتنی کردبوو ئەم ئێران نایەوێ خازعی بڕیارەکانی ئەمریکا بێ بە هەموویەوە بۆیە ڕێککەوتنی لەگەڵ نەکردو داوای زەمانەکە اینجا ڕێککەوتنەکە دیمە خزمەتت مامۆستا حسام مامۆستاکان سەبارەت بە شکستی گفتوگۆکان هۆکارەکەی چی بوو بۆ گفتوگۆکان شکستیان هێناوە ئایا ئەگەری هەیە جارێکی گفتوگۆکان دەست پێ بکەنەوە بۆ پرۆژەی ئێرانیش جیاواز بێ لە پرۆژەی ئەمریکا کە پێشکەشی کردو بۆ گفتوگۆکان ئێستا لەسەر چی ناکۆکیە کە بڵێن وتوێژەکان وەستان خۆی لە ڕاستیە گفتوگۆکان هەر لە سەرەتایی یەکەم دانیشتنی گفتوگۆ لە پێش جەنگی 12 ڕۆژەشەوە
وازح بوو کە ئەم گفتوگۆیانە ناگەنە نەتیجە چونکە بەڕاستی داخوازی هەردوو لایەن زۆر یعنی زیاتر زۆر لە یەک دوور بوو و هەر یەکەیان خوازیاری ئەو پەڕی دەستکەوت بوو لەوی دیکەیان لە باشترین حاڵەتە ئێران نایەوێت لەو مادانەی کە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی پێشووتر لە سەردەمی حەسەن ڕۆحانیە ڕێکەوتنەکە ئەنجامدرا بوو لەو بابەتانە زیاتر یعنی امتیاز بە ئەمریکا بداوە هەتا لەو قۆناغەدا هەندێک لە ئەو کاتێکە لە سەدا 20 پیتاندنی یۆرانیۆم بوو لە ئێران بردیە دەرەوە و هەتا چێکی زەرد کە هەبوو لە هەندێک لە وێزگا ئەتۆمیەکان بە تایبەتی لە بوشەهر لەلایەن ڕووسەکانەوە برایە دەرەوە بەڵام لە دوای هاتنە دەرەوەی ئەمریکا لە ڕێکەوتنامەکە دیسانەوە ئەمریکا ئێران دەستی کردەوە بە پیتاندنی یۆرانیۆم ئێستا ئەوترێ گەشتوەتە نزیکەی لە سەدا 60 بۆیە بەڕاستی لە ئێستەیە ئێران نایەوێ هاوشێوەی ڕێکەوتنامە ئەتۆمیەکە ئەم یۆرانیۆمە پیتێنراوە بخاتە دەرەوەی وڵاتەکەی و ئاڵێت ئێمە ئامادەین لە ژێر چاودێری و ڕێکخراوی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆما بێ و ئەم ماوەیەش کە لەناو ڕێکخراوەکەیە لەناو ڕێکەوتنەکەیە دیاریەکرێ لەم ماوەیەدا ئێران نەتوانێت بەکاری بهێنێ و ئەگەر ڕێکەوتن گەی بە تەواوی کۆتایی و گەیشتە نەتیجەی کۆتایی ئەو کاتە شل بکرێتەوە بۆ بابەتەکانی دیکە ئەم یۆرانیۆمە بەکار بێنرێت لە بەرابەر ئەمریکاڵێ نەک دانی داخستنی وێزگە ئەتۆمیەکان و ئامادەش نییە ڕازی بێت بەوەی کە ئەم یۆرانیۆمەی کە باز لەوە کرێ 300 تا 450 کیلۆیە ئامادە نییە کە ڕازی ببێ بۆ نمونە بگوازرێتەوە بۆ چین یا بگوازرێتەوە بۆ رووسیا ئەڵێ ئیلا بێ ئێران تەسلیمی ئێمەی بکە بۆیە ئەگەر سەیری داخوازیەکانی هەردوولا و دانیشتەکانیان بکەین و شێوازی ڕێکەوتن و گفتوگۆکان بە تایبەتی لە کۆتایی ئەوەی پاکستان کە ئەوترێ 20 سعات 21 سعات ئەمانە بەردەوام گفتوگۆیان کردووە بەبێ ئیسراحەتێکی ئەو تۆ کە گفتوگۆکە بپچڕێ نەگەشتونەتە نەتیجەیەکی کۆتایی وە لە ڕاستیدا لە ئێستەیە ئەمریکا ڕێککەوتنی لەگەڵ ئێرانە ناوێت وەک وڵاتێکی هاوسەنگ کە لەگەڵی دانیشی ڕێکەوێ ئەمریکا ئێستا تەسلیمبوونی ئێرانیەوێ و ئێرانیش لە بەرامبەرە ڕزگاربوونی خۆی و نظامەکەی ئەوێ لە بەردەم داخوازیەکانی ئەمریکایە بۆیە من وایە بینم ئەگەر دانوستانەکان تەنها وڵاتێکی وەکو پاکستان نێوەنگیری بکە و ئەمریکا و ئێران تا ڕادەیەک ناڕاستەوخۆوە بە شێوەیەکی لاواز بەڕاستەوخۆ دانیشن گفتوگۆ بکەن بە هیچ نەتیجەیە ناگا و لە نەتیجەی کۆتاییە بۆ ئەوەیە گەربیانەوێ یا ڕێکەوتنەکە بگاتە نەتیجەیەکی کۆتایی و پێشنیاری ئەم کۆتاییەی ئێران بوو و هەتا لە سەردەمی خودی ئەحمەدی نەژادیژا پێشنیاری ئێران بوو ئەبێت لیژنەیەکی گشتی نێودەوڵەتی و بە سەرۆکایەتی خودی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان دابنرێ و بزانن مافی ئێران لە پیتاندنی یۆرانیۆم چەنە چونکە گەر بزانین ئێران ئەندامە لە ڕێکخراوی NPT و بەپێی ئەو پرۆتۆکۆلی ئەو ڕێکخراوەیە یا پەیڕەوی ناوخۆی ئەو ڕێکخراوەیە هەر وڵاتێکی ئەندام ئەتوانێت یۆرانیۆم بە پلەیەکی دیاریکرا و بپێتێنێەوە بۆ بابەتی ئاشتی بەکاری بهێنێ بۆیە ئێران لێرە تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم هەم لە ڕوانگە واقعیەکەی کە پیتاندن لە وڵاتەکەی ئاکرێ و هەم لە ڕوانگە قانونیەکەشی کە مافی پێدراوە پیتاندن بە ڕێژەیەکی دیاریکرا و بپیتێنێ تا ڕادەیەک سەرکەوتوترە بەڵام ئەمریکا هیچ یەک لەو بابەتانەی نییە کە بتوانێت بە شێوەیەکی قانونی یان تا ڕادەیەکیش بتوانێت بە شێوەی هێز کۆتایی بەو بابەتی کێشەی هەتۆمیە بێنێ و ئێستا زیاتر لەوەش بابەتی گەروی ورمز دروست بووە و لەگەڵ ئەوانە شایەمە بیرمان نەچێ بەڕاستی ئێستا لە ناوێرانیشا کێشەیەکی گەورە هەیە و بە تایبەتی کێشەیەکی قوڵی ئابووری هەیە ئێران ئەیەوێت تا ڕادەیەکی باش ڕێکەوێ و کۆتایی تەواو بە ئەم جەنگ و ململانێ و ناکۆچیانە بهێنێ هەتا لەسەر تیۆریای ڕێبەری پێشووی ئێران عەلی خامنەیی کە ئەڵێ مامەڵەمان لەگەڵ وڵاتان لەسەر بنەمای عیزەت حکمت مەسلحەتە و عیزەت و حکمەتیان تا ڕادەیەکی زۆر بە پێیەوەی کە ئەم کۆتاییانە ئەحمەدی وەحیدی باسیە کرد ئێمە عیزەت و حکمەتمان تا ڕادەیەک بە خەرج داوە ئێستا ماوینەتەوە سەر مەسلحەتەکە مەسلحەتی ئێران لە ئێستەیە ئەوایە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکایە بکە بە مەرجی لابردنی گەمار و ئابوووریەکان بۆ سەر وڵاتەکەی و ڕزگاربوونی لەو قەیرانە قوڵەی کە هەیەی بەڵام لە ڕاستیە ئەوەی کە ئێستا دانوستانی ناوێ و ڕێکەوتنی ناوێ لەگەڵ ئێرانە ئەمریکایە ئایا ئەمریکا ئەگاتە قۆناغێک کە ناچار ببێ بە مافەکانی ئێران دانی پێدا بنێت و ڕێکەوێ لەگەڵە وڵاتە ئەوە قۆناغەکانی داهاتوو ئەتوانین بڵین تێپەڕینی کات ئەتوانینە وەڵامە وەربگرین چونکە بەڕاستی ئێستا لە ئێستەیە ئەمریکا ئەو پەڕی فشار بۆ تەسلیمبوونی ئێرانەکە نەک بۆ ڕێککەوتن لەگەڵی بۆیە ڕاستی ئەتوانم بڵێم ئاماژەکان بۆ ڕێککەوتنی ئەم وڵاتە ئەم دوو وڵاتە زۆر کەمترە لەوەی کە
بڵین وەڵا ئەمانە ڕێگەکەون و شەڕ نییە بۆیە وا هەست دەکەم تا ئێستش بژاردەی هێز و بژاردەی شەڕ لە پێشترە وەک لە بژاردەی ڕێکەوتن. بەڵێ سوپاس دەکەین کەسان سەبارەت بە بڵێن لەو گرژیانەی کە ڕوویدا یەکێک لە وڵاتانێکی بووە قوربانی ئیماراتە بڵێن کەشتێکی نەوتەڵ ئیریشیان کەشتی نەوت گواستنەوەی بە ئامانجگیرا بوو هۆکارەکەی پێوەستە بەچی لە ماوەی ڕابردوش لە کاتی شەڕەکەش زۆرترین بڵێن هێرش لە وڵاتە عەرەبیەکان بۆ سەر ئیمارات طبعا ئیمارات یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین خەڵکی بیانی لە خۆی گرتووە بە تایبەتی جوولەکە بەشە زۆرەکەیان چوونەتە ئیمارات لەوێ ئەم مڵک و ماڵ و هەم پرۆژە بازرگانیەکانن لەوێەوە ئیدارە ئەدەن لە ئەمریکاوە نایدەن ئێرانیش ئەمە بەباشی ئەزانێ بۆیە لەناو هەموو وڵاتە عەرەبیەکانە کوێی گرتووە ئیماراتی گرتووە بۆ ئەوەی لە دڵی نارەکانی بدا لە دڵی دوژمنەکانی بدا پێوەستیش بۆ ئەوەی کە ئەو دەست پێش خەر بوو لە مەسەلەی ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتنی ئیبراهیمی ئەخدیاناڵێم خۆی لەبەرەوەی زۆرینەی خەڵکەکەی کۆمپانیای تەکنەلۆژی بڵێن ئەمریکی و ئیسرائیلی لێ کە زۆربەی خەڵکەکەی خەڵکە بیانیەکە بە تایبەتی خەڵکە جوولەکەکە و بە تایبەتی خەڵکە بازرگانەکانی جوولەکە لەوێ نیشتەجێن و بەرژەوەندەکانیان لەوێ ئیتر لەوێەوە هەموو ئینتیلاقی هەموو هەنگاوەکانی داهاتوە دێن بە تایبەتی ئاساییکردنەوەی وڵاتە عەرەبیەکان لەگەڵ ئیسرائیل لەگەڵ وڵاتانە بە تایبەتی تریش مەسەلەن ناشرینکردنی وەجهێکی تری ئێران لە لای ئەو وڵاتانە ئەمە وای کرده بوو کە ئەیزانی ئێران لە ئیمارات بدا لە دڵی ئیسرائیلی داوە بە باشی ئازاری پێگەێنێ چونکە لەناو هەموو وڵاتە عەرەبیەکانە ئەوەی ئیمارات ئەیکا بۆ ئەمریکا و ئیسرائیل یانی ئەتوانی بڵێ ویلایەتێکە لە ویلایەتەکانی ئەمریکا ئیمارات ئەتوانی ئاوانایی بنێ چونکە بەڕاستی ئەوەی کە بەرژەوەندی وڵاتە عەرەبیەکانە هەمووی لەدەست داوە یعنی ئێستا تحقیقی بەرژەوەندی کێکا بەرژەوەندی ئەمریکا کا بە دەرەجەیە بۆ بە تحقیقی بەرژەوەندی و ئیسرائیل و ئەمریکا کاریگەری هەبووە بۆ نمونە لە بەهاری عەرەبی لە قۆناغی دوای بەهاری بێگومان عەرەبی هەرچی بڵێن دژایەتی ڕەوتی ئیسلامی جارێک با کاک حەکیم ئەمە بزانین کە ئەمە وتمان ویلایەتەکە لە ویلایەتەکانی ئەمریکا یعنی هەموو ئەو ئامانجانەی کە ئەمریکا بەرامبەر بە فکری ئیسلامی بەرامبەر بە تەیاری ئیسلامی بەرامبەر بە حیزبی ئیسلامی بەرامبەر بە حتا ئەخلاقی ئیسلامی دائڕژرێ بۆ ئەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئیماراتەوە دائڕژرێ لێرەوە ئیدارە ئەدرێ ئاینی ئیبراهیمیش هەر لەوێ یەکێکە لەو پرۆژانەی کە لەوێەوە ئیدارە ئەدرا لە ئیماراتەوە ئیدارە ئەدرا ئێخۆ ئێرانیش بێئاگانیە لەم هەوڵە لەم ویلایەتە بچووکەی ئەمریکا کە ئال لێرە لە بندەسەیە لە ئەمریکاش بەڕاستی لەوێ لە ئیمارات بەرژەوەندیەکانی زۆر کەوتنە خەتەرەوە بۆیە بەڕاستی ناچار بوو بەوەی کە هەندێک هەنگاو بنێ بۆ داهاتوو و ئێستش ئەم گواستوویەتیەوە ئەو تا لە ئێستا بڕیارەداڵێ ئەوەی لەوێ باجێ بێڵێ یان سەفەر نەکا بۆ ئەوێ ئەوشی کە لەوێ باجێ بۆ عێراقی شەروا دەڵێ عێراق خردەمێکەوە وەکو وڵاتێکی ئەمن نەماوە بەڕاستی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو کاتەوە کە سەدام ڕووخاوە ئەمریکا هاتووە داگیری کردووەیتر وڵاتێکی ئەمن نییە تا لێرە کاتنەوە خولەکی بۆ ڕێز چی چاوەڕێ دەکەی بۆ بچین و لای مامۆستاکانیش چی چاوەڕێ دەکەی من بڕوام وایە ئەم وەزە جارێ بەردەوامە بێ ئەمریکا ئاڵێ تا 2 هەفتەی تر من بڕوام وایە تا 1 هەفتەی تر بەم شێوەیە بەردەوامە بێ بەم وەزەوە نەڕێککەوتن ڕووەدا وەنە شەڕش دەست پێکاتەوە بەڵکو وردە وردە مماتەڵە بە یەکتر دەکەن هەردووکیان لەم مماتەڵەیە زیانیان پێگا ئەو کاتە دوای ئەم 2 هەفتەیە ئیتر ئەو کاتە بڕیارەدەن لەسەرەوەی یا شەڕ دەست پێ بکەنەوە یا شتێک جایی دەست پێ بکەن بە دڵنیاییەوە تا ئەم 1-2 هەفتەیەش هیچی تر نابێ ئەم وەزە بەردەوامە بێکامە وەکوتم زەرەر لە هەردوو لایەنەدا جا زەرەرەکە بە پێی نیسبیە ئایا لە ئێران زەرەرەکە زیاترە یاخود لە ئەمریکا و هاوپەیمانەکان سپاس دەکەم مامۆستاکان وەکو دواوتە دەگەر شتێکت مابێ خولەکێک ئەم خۆناغە کە دەڵی شەڕ ئەگەری دەست پێ بکاتەوە قۆناغی نەشەڕ ناشتی دوورە بڵین جارێ هەر وا دەمێنێتەوە بە کورتی بێ سپاس دەکەین بەبوورە کاک حەکیم هەڵایی تێنەگەشتم لە پرسیارەکە وتمان قۆناغیش بەڵێ قۆناغی نەشەڕ نەئاشتی پێ دوایە ئاوا بەردەوام دەبێت بە پوختی بێ کاتمانەوە سپاس دەکەین پرسیارەکە ئەگەر وا بوو بێت باس لە قۆناغی بەردەوامی نەشەڕ نەئاشتی ئەڵبەتە ئەم قۆناغە ئەگەر پرسیارەکەەوە بوو بێ بەڵێ گیان فەرموو بە پوختی بێ سپاس دەکەین
بەڵێ ئەم قۆناغە لە ڕاستیە ئێران تا ڕادەیەک خوازیاری درێژەدان بەم قۆناغەیە چونکە لە شەڕ زیانی زیاترەکە بەڵام لەم قۆناغەیە ئەتوانم بڵێن ئابووری جیهان و بە تایبەتی ئەمریکا زیانی زیاترەکە و یەکلاینەکردنەوەی ئەم کێشە بۆ خودی ترامپ کە لە مانگی 11 دەچێتە هەڵبژاردنەکەوە زیانی زۆری بەرەکەوێ بۆیە بەڕاستی ئەم قۆناغە ئەگەر بەم شێوەیە بەردەوام ببێ ئەوەندە ئەمریکا و اقتصادی جیهانی زیانی تێدەکە کەمتر لەوە ئێران زیانی تێدەکە بەڵام ئێرانیش خوازیاری بەردەوامیدان بەم جەنگە نییە چونکە بەڕاستی وە گوتمان لە ناو خۆیان قەیرانێکی قوڵی ئابووری هەیە و لەگەڵ چارەسەرکردنی کێشەکەیە قۆناغ بە قۆناغ بە مەرجێ گرنتی ئەوە وەربگرێت کە دووبارە جەنگ ڕوو نەداتەوە و هێرش نەکرێتەوە سەری و ئەمریکا خوازیاری تەسلیمکردنی ئێرانە کە بەم شێوەیەی تا ئێستا هەیە ئەکرێ بڵین قۆناغی نەجەنگ ناشتی درێژە کێشێ بەڵام زیانمەندی سەرەکی تێدا ئەمریکا و اقتصادی جیهانیە تا ئێران بێت. بەڵێ سپاس دەکەین بەڕێز ئەرکانجاف شارەزای کاروباری ئێران کە لە هەڵابجەوە لەگەڵمان بووی هەروە بەڕێز ئەحسان زەڵمی چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێزیشدا سپاس بۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ